لە ڕۆژێکی نوێ و لە سپێدەی بەرەبیانەوە لە پرۆگرامی ڕۆژ باشەوە ڕۆژ باشتان لە یەکەم لە شاشە جوانەکەی کوردستان 24ەوە ڕۆژێکی باش و پڕخۆشی و بەختەوەری بەڕێ بکەن. ئەو شاشەیە کە ئەمڕۆ پێدەنێتە پێنجەمین ساڵیادی دامەزراندنی، ئەو شاشەیە کە هەمیشە بەرپرسیارەتی و کاری ڕۆژنامەوانی بە شێوەیەکی نوێ و ڕاستەقینە ئەنجامداوە و بەرپرسیار بۆ بەرامبەر کۆمەڵگا لە بڵاوکردنەوەی هەر زانیاریەک و یاخود هەر هەواڵێک ناوخۆی و ناوچەی و جیهانی بێت. ئەو شاشەیە کە ئەمڕۆ 5 ساڵ تێدەپەڕێ بە سەریادی دامەزراندنیدا و هەمیشە لە زۆربەی ئاژانسە نێودەوڵەتی و جیهانیەکانیش پشتیان پێبەستووە لە گەرمەی شەڕی داعش و لە بڵاوکردنەوەی زانیاریەکاندا وێنەیان لێوەرگرتووە، هەڵبەت بە هاوخەمی و یاخود بە هاوکاری هەموو ئەو پامنێر و وێنەگر و ئەو ستافە ماندوونە ناس و سەربازەوەی کە لە پشت ئەم کەناڵە جوانەوە بۆ هەمیشە ماندوونە ناسانە کاریان کردووە بۆ بڵاوکردنەوەی زانیاریەکان و وەگوێیان داوە بۆەوەی کە هەر هەواڵ و هەر بەرنمەیەک بڵاوکرێتەوە بەرپرسیارەتی و کاری پیشەی و ڕۆژنامەوانیانە لە بەرچاو بگیرێت و نەبێتە هۆی بڵاوبوونەوەی خەم و دڵەڕاوکێ لە ناو هیچ چین و توێژێکی کۆمەڵگەدا. ئەو کەناڵەی کە هەر لە سەرەتای شەڕی داعشەوە بووە سەرچاوەی زانیاری بۆ زۆربەی ئاژانسەکان جگەلەوە بڵاوکردنەوەی هەستی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری لە کاتی ڕەفراندۆم و ئەنجامدانی ڕەفراندۆم بۆ سەربەخۆیی کوردستان تا دەگاتە ئێستا کە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا چ دۆخێکی دروست کردووە لە سەردەرونی هەر یەکێکمان و کوردستان 24 توانیوێتی زۆر زانستیانە و پرۆفشناڵانە کار بکات بۆ بەرەنگاربوونەوەی ئەو ڤایرۆسە و بڵاوکردنەوەی هۆشیاری بۆ هەموو بینەر و بیسەرەکانی. بۆیە توی بینەر و بیسەر هەمیشە هاوڕێ و هاو سۆزی کوردستان 24 بە تا بتوانیت بێبەش نەبی لە هیچ هەواڵ و زانیاریەکی باوەڕ پێکراو. ئەمڕۆژ لێرەوە پیرۆزبایی لە هەموو کارمەندانی کوردستان 24ەکەم هەر لە هەولێرەوە تا هەموو ناوچەکانی جیهان بە هیوای بەردەوامی و کاری باشتر. بێگومان لە ناوەڕۆکی پرۆگرامەکەدا ئەمڕۆ گرنگی زیاتر بەو بابەتە دەدەین و گفتوگوی زیاتر لەسەر هەر دیسک و لایەنێکی کوردستان 24 دەکەین کە لە ماوەی ئەم چەند ساڵەدا چ کارێکی کردووە و بێگومان هەکبێ کوردستان 24 هەمیشە پڕە و پڕزانیاریە و بەردەوام بینەر بن. سەرتاش بە کورتێک لە هەواڵە ناوخۆی و جیهانیەکان دەست پێ دەکەم. سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان هاوخەمی لەگەڵ خەڵکی تورکیا و یۆنان ڕاگەیاند. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر نووسیوێتی هاوخەمی خۆم لەگەڵ ئەوانەی بەهۆی بوومەلەرزەکەی دەریای ئیجە بوونە قوربانی دەردەبڕم و هیوای زوو چاک بوونەوە بۆ برینداران دەخوازم. ئاماژەی بەوەش کردووە لەم کاتە سەختەدا هاوسۆزم لەگەڵ خەڵکی تورکیا و یۆنان. حکوومەتی هەرێمی کوردستان بە ئامانجگرتنی بۆری هەناردەکردنی نەوت سەرکۆنە دەکات. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕاگەاندراوێکدا ئاشکرای کردووە کە بۆری هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان کراوەتە ئامانج و بەو هۆیەوە پرۆسەی هەناردەکردنی نەوت وەستاوە. ئاماژەی بەوەش کردووە ئەو کردەوە تیرۆریستیانە دەبنەهۆی زیاتر ئاڵۆزکردنی دۆخی ناوچەکە. جەختیش دەکاتەوە بە هیچ شێوەیەک ڕێگە نادەن دەست بۆ قوتی خەڵک ببرێت و لێکۆڵینەوەش بۆ ئاشکراکردنی ئەنجامدەرانی ئەو هێرشە بەردەوامە. ئینستاگرام هەژماری تایبەتی ڕێبەری باڵای ئێران بە زمانی فەڕەنسی داخست. عەلی خامنەی ڕێبەری باڵای ئێران لە هەژماری تایبەتی خۆی لە ئینستاگرام داوای لە گەنجانی فەڕەنسا کردووە پرسیار لە سەرۆکەکەیان بکەن بۆچی سوکایەتی بە پێغەمبەری ئیسلام دەکات، بەڵام گومانکردن لە هۆڵۆکۆست تاوانە و سزای زیندانیکردنی لەسرە. دوای ئەو پۆستە خامنەیی تۆڕی کۆمەڵایەتی ئینستاگرام هەژماری ڕێبەری باڵای ئێران بە زمانی فەڕەنسی داخست. لە بەرامبەردا هەژمارێکی دیکە خامنەیی لە ئینستاگرام کارا کرا. بەپێی راپرسیەکانی زیاتر لە 170 مسلمانانی ئەمریکا دەنگ بە جۆ بایدن دەدەن. ئەنجومەنی ئەمریکی ئیسلامی ناسراو بە CAR ئەنجامی نوێترین راپرسی بڵاو کردەوە و دەرکەوتووە نزیکەی لە 190 مسلمانانی ئەمریکا بڕیاریان داوە بەشداری پرۆسەی هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا بکەن. بەپێی راپرسیەکەش لە 170 مسلمانان دەنگ بە جۆ بایدن کاندیدی دیموکراتەکان و لە 190 دیکەش دەنگ بە دۆناڵد ترامپ کاندیدی کۆماریەکان دەدەن.
پەرلەمانی رووسیا بڕیاریدا هەر کەسێک نێرگەلە بکێشێت سزا بدرێت. پەرلەمانی رووسیا ڕەزامەندی لەسەر سزادانی ئەو کەسانە دەربڕی کە لە شوێنە گشتیەکانی وەک چایخانە و کافێ و باڕەکان نێرگەلە دەکێشن. بەپێی بڕیارەکەش هەر کەسێک لە شوێنە گشتیەکانی رووسیا نێرگەلە بکێشێت بە بڕی نزیکەی $20 سزای بێبژاردن سزا دەدرێت و هەروەها خاوەنی شوێنەکەش بە بڕی $500 سزا دەدرێت. پەرلەمانی رووسیا ئاماژە بەوە دەکات ئامانج لەو بڕیارە پاراستنی تەندروستی گشتیە. بڕیارێکی لەو جۆرە لە هەرێمی کوردستان بگرێت بێگومان هەواڵێکی ناخۆش دەبێت بۆ کەسانەی کە نێرگەلە کێشن. کورتە کۆتایی هاتوو ئێستاش پرۆگرام دەست پێ دەکەن. هەر لە نێو ئەو گرنگی دانەی کە کوردستان 24 لە ماوەی ساڵانی ڕابردوو بە پرسە گرنگ و هەنوکەیەکانی داوە، پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان لە پێشینەی کارەکانی دامزراوی کوردستان 24 بووە. چاودێرانی سیاسی و شارەزایانی بواری میدیاش گەواهی ئەوە بۆ کوردستان 24 دەدەن کە گرنگی زۆری بە پرسە نیشتیمانی و نەتەوەیەکان داوە. با ئێستاش ڕاوبۆچوونی ئەوان ببینین. لە ماوەی 5 ساڵی ڕابردووی کارکردنیدا یەکێک لەو بنەما سەرەکیانی کە لە شاشە و سۆشیال میدیا و بەشە جیاوازەکانی کوردستان 24ەوە گرنگی پێدراوە و ئێستاش ئەو گرنگی پێدانە لە کارەکانیدا ڕەنگی داوەتەوە برەودان و پاراستن بووە بە بەها نیشتیمانی و نەتەوەیەکان. کوردستان 24 هەوڵی داوە مۆشکی نەتەوەیەتی کورد بە جیهانی دەرەوە بناسێنێت و وەکو میدیایەکی نیشتیمانی لێی بڕوانرێت. یەکێکیش لە ئەرکەکانی میدیا ئەوەیە کە بەهایەک هەیە پێویستە بە توندی دەستی پێوە بگرێت، ئەویش ئەوەیە کە کارێک بکات لە بەرژەوەندی نەتەوەکەیدا بێت و ببێتە هۆی سەقامگیری سیاسی. بەڕای چاودێرێکی سیاسی کوردستان 24 لەم ڕۆوەوە هەنگاوی باشی ناوە. لە هەموو میدیایەکە بێگومان کۆمەڵێک ئەرکەن کە پێویستە جێبەجێ بکرێن بە پێی ئەو کۆمەڵگە و ئەو ژینگە کۆمەڵگەی کەتیایەتی. یەکێک لە ئەرکەکان ئەوەیە کە میدیا بەهایەک هەیە بە توندی دەستی پێوە بگرێ. ئەویش ئەوەیە چی لە بەرژەوەندی نەتەوەکەیەتی و ئەشێت ببێتە مای سەقامگیری سیاسی و سلمی ئەهلی ئەو ئەرکە جێبەجێ بکات. بێگومان کوردستان 24 تەجروبەیەکی ترە لە ناو میدیای کوردیە، هەوەکو هەموو میدیاکانی تر ئەزمونێکی ئەتوانین بڵین لەم بارەیەوە ئەزمونێکە تا ڕادەیەکی باش هەنگاوی ناوە بۆ ئەوەی لە ئاس ئەم بابەتەیە بێ. شارەزایانی بواری میدیا و تەنانەت هاوڵاتیانیش ئەو ڕاستیە ناشارنەوە کە کوردستان 24 ئاستی کارکردنی میدیای بینراوی لە هەرێمی کوردستان بردە قۆناغێکی نوێوە و بە بۆچوونی ڕێخەری سەنتەری میترۆ بۆ داکۆکیکردن لە مافی ڕۆژنامەنووسان کوردستان 24 گرنگی بە هەندێک پرس داوە کە پێشتر لە میدیای کوردیدا نەبینراوە و نەکراوە. کوردستان 24 لە ناو ئەو تابلۆ ڕەنگینەی ناو میدیای کوردستانی توانوێتی ڕەنگێکی دیار بێ، ڕەنگێک کە بەرپرسانە مامەڵە لەگەڵ زانیاری بکە، ڕەنگێکە کە گرنگی بە چالاکیە گشتەکانی ناو کۆمەڵگای کوردستانی ئەیە، ڕەنگێکە کە گرنگی بە پرسەنەتەوەی و پرسە نیشتیمانەکان زۆر ئەیە. ئێمە سەرنجمان ناوە کوردستان 24 و پەیامنێرەکان و کارمەندانی بە تایبەتی لە ناوچە جێناوکۆکان بەهۆی ئەو دۆسیە زۆر گرنگانی کە مامەڵەی لەگەڵەکات و وەکو زانیاری بڵاوی ئەکاتەوە تووشی بربەست و مەشاکری زۆر بوون، تووشی تووتیژی بووین و ئێمە لەسەر ئەو مۆزوعانە هەڵوێستمانە بووە. کوردستان 24 لە ماوەی لە دەست بەکاربوونیەوە تاکو ئێستا توانوێتی متمانەی خەڵک بەلای خۆیان ڕاکێشێ و توانوێتی ببێ بە سەرچاوەیەکی هەواڵی گرنگ کە خەڵک نەتوانێ ینی کوردستان 24 نەکاتەوە ینی گوێ لە هەواڵەکانی نەگرێت. چاودێران و شارەزایانی سیاسی و ڕۆژنامەوانی بەرچاوڕوونی زیاتر بە کوردستان 24 دەدەن کە پێویستە هەست بەوە بکات کە پاراستنی نەتەوە بناماکانی ئێجگار فراوانن. هەمووانیش کۆکن لەسەر ئەوەی جیاوازی لە نێوان میدیاکان بۆ پرسە نیشتیمانیەکان نابێت ببێتە هۆی لێکترازان، بەڵکو دەبێت میدیاکان لەو پرسەدا تەواوکەری یەکدی بن و کوردستان 24یش لەم پرسەدا ئەوەی سەلماندووە کە سەرمەشقی هەمووانە. هاوژین جەمال، کوردستان 24.
سلێمانی. هەروەک ئاماژەم پێکرد کە ئەمڕۆ 5 ساڵ بەسەر دامەزراندنی دامەزراوەی کوردستان 24 بۆ توێژینەوە و ڕاگەاندندا تێدەپەڕێت بۆی چۆنێتی کارکردنی ئەو دامەزراوەیە و پلانی داهاتووی کارکردنی بۆ بینەر و بیسەرانمان بخێنە ڕوو میوانداری بەڕێز فاروق محەممەد بەرپرسی دیسکی عەرەبی و عێراقی و ئەیوب محەممەد بەرپرسی وێبسایت و سۆشیال میدیای کوردستان 24 مان کردووە کە ئێستا کاک فاروق لەگەڵمانە بێت لێرە هاوکات پامنێرانیشمان لەسەر هەمان تەوەر لەگەڵمان دەبن زۆر بەخێر هاتی کاک فاروق بەیانیت باش. بەیانی تۆش باش زۆر خۆش بێ. بەخێر هاتی سەرەتا یەکسەر پەیامی خۆت بگەێنە لەم ڕۆژەدا. بەڵێ سەرەتا پیرۆزبایی لە ئێوەی بەڕێز لە سەرجەم کارمەندان بەڕێوەبەران و بەرپرسانی ئەم دەستگایە دەکەم هیوادارم لە داهاتوودا بتوانین کاری باشتر بۆ خزمەتکردنی میدیای کوردی و خزمەتکردن بە کۆمەڵگەی کوردی بکەین هیوادارین کە لە داهاتوودا ببینە جێی متمانەی زیاتری خەڵک. کاک فاروق هەمیشە بەیانیان بە وزەیەکی زۆرەوە ئەدبینم کاتێک کە منیە وەکو ستافی ڕۆژباش هەمیشە زوویین ئەو توش لەگەڵ ئێمە ئامادەی لەوێ و لە دەستپێکی کوردستان 24شەوە تۆ بەردەوام کارت کردووە چ ڕۆژێک ماندوو بوویت؟ وەڵاهی بێگومان ماندووبوونی تێدایە کارکردن بەڵام خۆم هەڕا هاتووم بەیانیان زوو بەخەبەر دێم و زوو هەڵدەستم پێم وایە کارکردنیش ئەو وزەی لە بەیانیاندا هەتا بۆ کارکردن زۆر زۆر چالاکتری بەتواناتری و مێشک و بیرت هۆشیارتر و کراوەترە بۆ ئەوەی کە بە دەستپێکێکی باش دەست بە ئیشەکانی ئەو ڕۆژەت بکەیت بۆیە من هەمیشە زوو دێمە سەرکار و ئێوەش کە دەبینم لە سەرکارن بەڕاستی ئەمە مای خۆشحاڵیە کەسانێک کە بن کە ئاوا بەجددی و بە گرنگجیەوە بایەخ بە ئەرک و ئیش و کاروباری خۆیان بدەن و خزمەت بە دەستگاکەیان بکەن من لەو ڕۆژەوەی کە هاتوومەتام دەستگایە هەروەکو چۆن ئێستا کار دەکەم هەر ئاوا کارم کردووە ینی ڕۆژێک نەبووە سار ببمەوە لەسەر ئیشێک کارێک کە ئیش هەبووە یەکسەر ئیشەکەی خۆم کردومە و لە ئیشیش نەترساون. هەمیشە تۆ لەگەڵ ستافی ڕۆژباش دێتە ئێرە ئەدبینین هەرگیز ماندوو بوونم پێێتەوە نەبینەوە ئینشاءڵڵا هەرگیزیش ماندوو نابی باشە کاک فاروق بانیان کە دەست ئەەکەی بەکارکردن بە تایبەت ئەو کارانی تویکەی لە دیسکی عەرەبی خۆتزانی ناوچە عەرەبیەکان یاخود عێراق بە گشتی و دەریشەوە پڕن لە کێشە تۆ چۆن دەسەکەی بەکارەکانێ ئەو کارانە لە ناو دیسکی عەرەبی لە کەناڵی کوردستان 24 چۆنە؟ بەڵێ خۆی کاتێک ئێمە بەیانیان زودەین بۆ سەرکار دەمانەوێت سێرچێکی گشتی بکەین سەبارەت بەو ڕوودا و پێشاتانەی کە ڕوویانداوە دەکرێت ڕوو بدەن لەو ڕۆژەدا بۆی ئەگەر زوو نێت فریای کارەکەت نەکەویت نێت بۆ سەرکارەکەی خۆت لە کاتێکی زوودا لەوانەیە ئەو کات تۆ نەبیتە یەکەم دەستگایان میدیا کە گەیەنەری ئەو هەواڵە بیت بۆیە بەڕای من زۆر زۆر پێویستە ئەو کەسێک کە کار لە بواری میدیاییدا دەکات لە خێراترین کات و لە کورتترین ماوەدا زۆرترین هەواڵ بگەێنێت بۆیە من وای بە باش دەزانم هەتاکو زوو بێمە سەرکاری خۆم و هەوڵ بدەم ئەو هەواڵانەی کە ڕوویاندا و یاخود دەکرێت ڕوو بدەن لەو ڕۆژەدا بە زووترین کات بیگەێن بە بینەرانمان و گوێگرانمان لە ڕاستیدا من پێم وایە کارکردنی بەیانی زوو بەقەد ئەوەیە کە تۆ لە کاژمێردەوە یاخود هەشتەوە بیتە سەرکار من ڕێزم بۆ ئەوانی دیکە شەوانیش جێگەی جێپەنجەی خۆیان دیارە لە هەموو کارەکانیان بەڵام پێم وایە کاری بەیانیان تام و چێژێکی دیکەی بە هەموو شتێک ڕادەگەی لە کاتی بەیانیان زوو هەموو مرۆڤێک وزەیەکی زیاتری پێ هەرچەندە کوردستان 24 هەر 24 کاتژمێرەکە بەردەوام کارمەندانی لە ئەرکدان کاتی بەیانیان و شەوانمان بۆ نەماوە هەمیشە لە ئەرکدان بۆی کە بتوانین زۆرترین زانیاری ببەخشین بە بینەر و بیسەرەکانمان. کاک فاروق هەماهەنگی ئێوە چۆنە لەگەڵ میدیا جیهانیەکان و بە تایبەت عەرەبیەکانیشدا؟ بەڵێ من دەمێ ئەوە بڵێم کە ڕاستی چاومان لە هەماهەنگی زیاتر و تەنسیقی زیاترە لەگەڵ دەستگاکانی دیکەی عەرەبی و جیهانیش و بەڵام خۆ دەزانی ئێستا بەهۆی ئەو پێشکەوتنە تەکنۆلۆژیایی کە ئێستا هەیە خۆت دەتوانی سەرچاوە بیت بۆ ئەوانیش یان بۆ زۆرێک لە دەستگا و میدیای دیکە ڕاستە ئێمە لەوانەیە لە هەندێک هەواڵ دەستمان پێی نەگا بەڵام لە ڕێگەی ئاژانسی دیکەوە کە بە خۆشحاڵیەوە بەرپرسان لە کوردستان 24 هەماهەنگیان کردووە و
و تەنسیقیان لەگەڵ کۆمەڵێک دەستگای گەورەی جیهانی کردووە بۆ وەرگرتنی ئەو هەواڵانە و ئەو راپۆرتە هەواڵانێک کە ئێمە پێویستمان پێێتی زۆر ئاژانسی گەورەی جیهانی وەکو فرانس پرێس و وەکو ئەسوشێتت پرێس و هەروەها کۆمەڵێک دەستگای دیکەی جیهانی و عەرەبیش و سەبارەت بە هەندێک هەواڵ کە ئێمە لەوانەیە وەکو باسم کرد کە دەستمان پێی نەگات جگە لەو ئاژانسانە لەوانەیە لە ڕێگەی سوۆسیال میدیاشەوە لە ڕێگەی هەندێک شتێکی کەشەوە کە لە ڕێگەی پەیامنێرانی خۆشمانەوە چکە ئێمە بیرت نەچێت زۆر ئەوەی تۆڕی پەیامنێرانی کوردستان 24 زۆر فراوانە و لە زۆر شوێنیشدا لە سەرۆی کە باسی پەیامنێرانی شت کرد ئێستا پەیامنێرمان هاوژین جەمال لەگەڵمانە بێت کەمێک تۆ ڕدەگرمەوە چینە لای هاوژین جەمال بەیەکەوە بزانین زانیارەکان لای هاوژین جەمال چییە بەیانیت باش هاوژین یەکەم کەس ئەوە یاخود هەرچەندە لە سەرەتاوە پیرۆزباییم لە هەموو کارمەندان کرد بەڵام وەکو پەیامنێران سەرەتا با پیرۆزبایی لە تۆ بکەم و دواتریش لە هەموو کارمەندانی دیکە پێمان بڵێ ئەم بەیانیە کە ساڵیادی کوردستان 24 چیت ئامادە کردووە بەڵێ سڵاوتان لێبێت بەیانیتان باش ساڵادی دامەزراندنی کوردستان 24 لە تۆ لە تەواوی هاوکارانم لە سەرجەم نووسینگەکانی کەناڵ 24 پیرۆز دەکەم هاوکات لەگەڵ ساڵادی دامەزراندنی کوردستان 24 هاوڵاتیانیش پشتیوانی خۆیان بۆ کارەکانی کوردستان 24 دووپات دەکەنەوە وەروەها دەستخۆشی بۆ ستافی کارکردنی کوردستان 24 لە سەرجەم شوێن و وڵاتانی جیهان ڕادەگەنن من ئێستا لەگەڵ دەستپێکی ڕۆژێکی نوێ هاتوومەتە ناو بازاڕی پارێزگای سلێمانی یەکێک لەو شوێنانی کە بەیانیان زوو دەست بەکارکردن دەکەن بریتین لەو نانەواخانانی کە وەکو پیشەی خۆیان ڕۆژانە ئەوێ زوو دەست بەکارکردن بکەن بێگومان پیشەوەرانی شاوشێوی هاوڵاتیان و سەرجەم چین و توێژەکانیش لە ماوەی ڕابردوودا دەستخۆشییان بۆ کارەکانی کوردستان 24 هەبووە و ئێمە توانیمانە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو توانیمانە کە کێشە و گرفتەکانی ئەوان بگەێنین ئێستاش دەچمە لای کاک ڕەوەند وەکو خاوەنی نانەواخانەکە کاک ڕەوەند بەیانیت باش سڵاوتان لێبێت سپاس پەیامی تۆ چییە بۆ ساڵیادی دامەزراندنی کوردستان 24 کە ئەمڕۆ 5 ساڵ تێدەپەڕێت بەسەر ساڵی دامەزراندنی ئەو کەناڵە سەرەتا هەموو لای بەخێر بێن پیرۆزبایی دامەزراندنی کەناڵێکی کوردستان 24 تان لێەکەین هیوادار هەموو کارەکانتان سەرکەوتوو بێ و سەلامەت بن ئینشەڵڵا کارەکانی کوردستان 24 جێگەی ڕەزامەندی ئێوەی پیشەوەرانە وڵای من بەش بە حاڵی خۆم ئەوەی کە سەی یەکەم و بینەریم ڕازیم لە کارەکانتان هیچ گلەی یەکم نییە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئێمە بەردەوام پردێک بووم بۆ گەیاندنی داواکاری و وەروانە ڕەزایەتەکانی ئێوە تا چەند کارەکانی کوردستان 24 توانیوێتی کار ئاسانی بۆ ئێوە بکات و کێشە و گرفتەکانی ئێوە بگەێنێت وڵای لە ڕێی کەناڵەکەتانە ئەوەی بینەر بین کە هەرچێکمان مەرچاو گوتو بێ و هەموو کات بینەری بێنی عنی هیچ کات ئەوەی ڕاستە هەموو کاتێ بڵین زۆربەی کاتەکان پردێ بوو بۆ ڕاستی گەیاندنی هەواڵەکان و بەبێ درۆ بەبێ ئەملاوەلایانی هەموو کاتێ ڕازی بینە دەستی بە باسی پیشەکی خۆتان بکەین ئێوە ڕۆژانە لە کاتژمێر چەند دێن بۆ ئێرە بۆ کارکردن چۆن خۆتان ئامادەکەن بۆ ڕۆژێکی نوێ وڵی عادەتەن ئێمە لە سەعات پێش سەعات 6 کار بەدەستەبین تاکو کاتژمێر سەعات 2 پاشنیوەڕ چۆن خۆتان ئامادەکەن بۆچی ئێوە ئەوەندە زوو دوکان دەکەنەوە وڵی ئیتر ڕۆژگارەکە وایە چی بکەین ئەوە نەکەین چی بکەین هەرە بێ مەزبوری بە بۆی دواگەوتنی موچە و باشارەکە ئێشە دۆزێک کەس بووە بە بۆنەوەی کە موچە تاخیرە بێ درەنگە درێ لە خزمەتانە بەڵێ هاژە وەک دەبینن هاوشێوەی بەشێکی زۆر لە کار و پیشەوەرانی دیکە لە پارێزگای سلێمانی و سەرجەم شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستانیش بەشێک لەو دوکانانەی کە پێویستە بەیانیان زوو بێنە سەرکار ئەم نانەواخانانن کە مەطعەمەکان یاخود بڵێن کەبابخانەکان ئەو شوێنانی کە نانی بەیانی دەفرۆشن و حازری دەکەن پێویستیان بەنانی گەرمە بێ هاوڵاتیانیش بەیانیان خواستێکی زۆرانە سەنانی گەرم هەیە بۆیە ئەم نانەواخانانە و بەشکی زۆرە نانەواخانەکانیش پێش کاتژمێر 6 وەکو کاگڕەوەند باسی کردیانە سەرکار و ڕۆژێکی نوێ دەست پێ دەکەن. زۆر سپاس بۆ تۆ هاوژین ماندوو نەبی و دووبارە پیرۆزە ساڵیادی دامەزراندنی کوردستان 24 سپاس بۆ زانیاریەکانت. کاک فاروق ئەگەڕێمەوە لای تۆ هەر لێەوە کە
گفتوگۆکەماندا بڕان لە بەر پامنێرانمان باسیەوە کرد کە زۆر جار پشتە بەستن بە پامنێران لە ناوچەکانی دیکە بە تایبەت ناوچە عەرەبیەکان یا خود بەغدا کە ئەم ساڵ خودزانی زۆربەی کێشەکان لە بەغدا زۆر گەرم و گوڕ بوون. ئێوە چیتان کردووە بۆەوە چه هەماهەنگیەکتان هەیە لەگەڵ پامنێران چۆن پشتە بەستن بە زانیاریەکان؟ بەڵێ لە ڕاستیدا ئێمە لە ڕێگەی نووسنگی خۆمانەوە لە بەغدا وهروە لە کەرکووک من دەتوانم بە شانازیەوە بڵم کە ئەو برایانەی کە لە کەرکووک کار دەکەن لە ناوچە جێناکۆکەکان بەڕاستی سەرڕایەوەی کە تووشی ئاسەنگی زۆر دەبنەوە و جێچەڵیان پێ دەکرێت لەلایەن هەندێک لە هێزە ئەمنیەکانی عێراقیەوە یان چەکداری ملیشیاکان و بەڵام ئەوان بە تەواوی دەتوانن بەسەر ئەرکەکانی خۆیاندا ڕابگەن و بتوانن باشترین و بەڕاستی زانیاری باش لەسەر ئەو ناوچانە کۆ بکەنەوە و بە خێرایی گەیەنەری هەواڵ بن و خزمەت بە بینەرانی کوردستان 24 بکەن. هەروە نووسنگەشمان لە بەغدا لە ڕێگەی بەشی پلانی دەستگاکەمانەوە ئەو پلانانێک کە بۆیان داهاندرێت ئەوان لەوێ کاری خۆیان دەکەن و توانیویانە تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بن. لە ڕاستیدا دەمەوێت ئاماژە بە یەک شت بکەم کە چۆنیەتی کارکردنی ئێمە بۆ ئەوە نییە کە زۆرترین دەنگدانەوە و هەڵا لەسەر هەواڵەکان یاخود لەسەر خەبەرێک دروست بکەین. ئێمە مەبەستمانە کە هەواڵەکە بە دروستی بە زانیاریەکی تەواو بگەێنین نەوەک مەبەستمان بێت کە هەندێک وەکو دەڵێ لە مێشێک گەمێشێک دروست بکەین. ئێمە مەبەستمانە هەواڵەکە وەکو خۆی بگەێنین بەڵام خێرابین لە گەیاندنی هەواڵەکە. بۆیە زۆر جار لەوانەیە باز لەوە بکرێت کە بۆچی کوردستان 24 هەندێک هەواڵ زەق ناکاتەوە و گرنگی پێنادا یاخود وەکو دەڵێن کە زیاتر دەنگدانەوەی لەسەر هەبێ ئەوانە ئێمە دەمانەوێت فێڵ لە بینەر نەکەین هەواڵەکە چۆنە وەکو خۆی بیگەێنین چەلەحانەی زیاتری لەسەر نەکەین و وا نەکەین کە ئەو هەواڵە لەلایەن بینەرەوە ببێتە جێگەی گومان یاخود ببێتە شڵەژانی کۆمەڵگەی لێ بکەوێتەوە یاخود کێشە لە ناو توێژەکان. زۆر جار ئێمە هەندێک هەواڵ هەیە بەرپرسیارەتیە تۆ دەبێت بە جوێرە ئەو بەرپرسیارەتە نیشتیمانیەی کە لەسەر شانتە ئەو هەواڵە بگەێنی. کوردستان 24 ئەگەر بە هیچەوە شانازینەکە بەوە شانازی دەکا کە بەڕاستی هەموو پرەنسیپە نیشتیمانی و نەتەوەیەکانی لە بەرچاو گرتووە بۆیە قوربانی بە زۆر شت داوە لە پێناو ئەم دوو ئامانجە کە ڕەچاوی ئەم دوو ئامانجە بکات. و هەروەها بەڕێزان بەرپرسانی دەستگاکەش و هەتا دەگاتە بچووکترین کارمەند یاخود کارمەندانی دیکەش هەمویان وا ڕاهێنراون کە ڕەچاوی ئەو پرەنسیپە نیشتیمانی و نێتەوەیانە بکەن لە کاتی کارکردنیان لە کاتی گەیاندنی هەواڵ. بۆیە زۆر جارێمە بووینەتە قوربانی ئەوەی کە بۆچی لە کەناڵێکدا هێندە باز لەوە دەکرێ و شتەکە گەورە دەکرێ و دەنگدانەوەی زۆری دەبێ بەڵام ئێمە دەمانەوێت وەک هەر هەواڵێکی دیکەی ئاسایی تەعامل لەگەڵ هەواڵ بکەین نە کەم و کوڕی تێدا هەبێ هەواڵەکە نەزیاد لە پێویستیشی دەنگ قسەی لەسەر بکەین و زیادەڕەوی تێدا بکەین و خۆ دووتر. ڕاستە کاک فاروق هاوکات لەگەڵ ئەو هەموو شانازێک کە باسمان کرد لەگەڵەوەی کە باسیەوەمان کرد وردی و خێرایی لە گەیاندنی زانیاریەکان بووە سەرچاوی یاخود سەرچاوەیەک بۆ وەرگرتنی وێنە و زانیاری لەلایەن چەندین ئاژانسی جیهانیەوە بە تایبەت لە کاتی جەنگی یاخود بەرەنگاربوونەوەی شەڕی داعش. ئەو کاتە ئێوە چه هەستێکتان هەبوو چۆن ئەتان ڕوانیە ئەو وێنانە کە لەلایەن ئێوە وەرەگیرا بۆ چەندین ئاژانس و ڕاگەاندنی جیهان؟ بەڵێ هاژەخان بێگومان جێگەی خۆشحاڵیە کە تۆ ببیتە سەرچاوی هەواڵ بۆ هەر دەستگایەکی دیکەی بیانی و ئێستاشی لەگەڵدا بێت ئێمە زۆر جار بووینێتە سەرچاوی هەواڵ بەڵام ئەو کاتانەی کە لە شەڕی داعشدا بووین بەتایبەت لە ئەو ساڵانەی دوای ڕزگارکردنەوەی شنگال و هەروەها دواتر ناوچەکانی دیکە و مۆسڵ و ئەوانە هەتا لە زۆر ڕووداوی دیکەشدا وەکو خۆپیشاندانەکانی ئێران و هەروەها ڕۆژاوا ئێمە لەبیرت نەچێت ئێمە بەڕاستی ڕووماڵێکی زۆر فراوانی ڕۆژاوە باکووری کوردستانمان هەیە و ئاسی بینەر لەوێ بۆ کوردستان 24 زۆر زۆر لە ئاسێکی بەرزدایە. بۆیە من جێگەی خۆشحاڵیمە و هەست دەکرد ئەو کاتانەی چکە ئەو کاتانە ئێمە زۆر زۆر ماندوو بووین هیلاک بووین لە کاتی شەڕەکان داعشدا بەڵام کە دەتبینی
سەرچاوەیەکی هەواڵ یاخود ئاژانسە گەورەکانی جیهانی ینی نەوە کار تەنیا دەستگایەکی هەواڵی ئاسایی ئاژانسە گەورەکانی وەک ئەوەی پێشووتر ناومهێنان وێنە و زانیاری لە کوردستان 24یان وەرەگرت. بەڵێ باسی وەت کرد کە کوردستان 24 بەچی ئیتیکێکی ڕۆژنامەوانی کارەکات یاخود پرەنسیبێکی ڕۆژنامەوانی بەڵام پێشنیازی تۆ یاخود تۆ چیت هەیە لەسەرەوەی کە کاری داهاتووی ئەم دەستگایە چۆن بێت؟ بەڵێ وەڵا من هیوادارم کە ئەم دەستگایە سەرکەوتوتر بێت وە فراوانتر بێت وە کاری باشتر بکات و پێم باشە لەگەڵەوەی کە نووسینگەمان لە زۆربەی ناوچەکاندا هەیە لە باکوور لە ڕۆژاوە لە ڕۆژهەڵات کارمان بۆ دەکەن لە ڕێگەی پێدانی پاداشتەوە بەڵام بەداخەوە نووسینگەمان هەبوو ئێستا داخراوە هیوادارمە و نووسینگەی بکرێتەوە بەڵام داواکارم کە بایەخی زیاتر بە بەغدا بدرێت و هاوشێوەی ناوچە جێناکەکانی وەکو کەرکووکەوانە هاوڕێی دیکەشم لەوێ دابدرێن و کاری زیاتر و باشتر بکەن هەرچەندە ئێستا جێگەی دڵخۆشیە کە ئاوا کار دەکەن و من پێم باشە وەکو خۆم کە لە دیسکی عەرەبی عێراقیم لە بەسڕەش کەسێکمان هەبێ بۆی بە ئیشەکانی نەجەف کەربەلا ڕابگا و پێم باشە لە کەندا و لانی کەم لە وڵاتێکی کەندا و مصریش بە پێویست دەزانم بەڕاستی کە کارەکان زیاتر فراوانتر ببن و پێم خۆشە ڕاشکاوانە پێت بڵێم پێم خۆشە تەلەڤیزیۆنەکەمان کەناڵەکەمان لە ڕووی ئازادی زیاترەوە خۆی لە هەندێک بابەتی دیکەش بدات بۆ ئەوەی کە بتوانین زۆرترین بینەر لە دەوری خۆمان کۆ بکەینەوە بێگومان هەموو ئەمانە بۆ زیاتر بەرەو پێشخستنی کەناڵەکەیە و بەردەوامیدانە و ئینشاءالله بە هیوای بەردەوامی و سەرکەوتنی زیاتر کاک فارۆ دووبارە بەیەکەوە چینەوە لای پامنەرانمان کە ئەم جارە هێرۆ مەولودی لە ناو دەستگای کوردستان 24 لەگەڵ کارمەندەکان ئەدوێت دەچمە لای هێرۆ و ئێوەش بینەر و بیسەر بن بزانن لە ناو دەستگای کوردستان 24 لە هەموو کاتەکاندا چۆن کارمەندان کارەکەن و ماندوونە ناسانە هەوڵدەدن ئەو زانیاریانە بۆ ئێوە بگوێزنەوە بەیانیت باش هێرۆ پیرۆزە یادی دامەزراندنی کوردستان 24 لە تۆ و لە سەرجەم کارمەندانی دیکەش ئێستا بابێکەوە ببینین ناو دەستگا چۆنە و کارمەندان چۆن کارەکەن. ڕۆژی تۆش باش هاژە پیرۆزبایی لە تۆ سەرجەم بینەران و سەرجەم کارمەندانی ماندوونەناسی کوردستان 24ەکەن کە ماوەی 5 ساڵ بەردەوام هەوڵی ئەویان هەیە کە چاوی بینەر پڕبەیەوە چایە هەروەها جێگرانی کوردستان 24 چونکە بەزیاد لە دەستگای میدیایی بێگومان ڕادیۆشمان هەیە تۆگۆی کوردستان 24 ئێرە ژووری نیوزە ڕەنگە بینەران حەز بکەن کە زیاتر ئاشنابن لەگە کوردستان 24 بەردەوام باسی لایانی نەتەوەی بوونی کوردستان 24 دەکەین بێگومان خەریتەی کوردستان لێرە هەر چوار پارچەکەی کوردستان بە ناوی شارەکانیەوە لێرە دانراوە بە ئاماژە بۆ بکەم ئێرە دیسکی وەرزشیە ئەرە دیسکی تایبەت بە بێژەرانە ئەم بەشە بە گشتی بەشی پرۆدیسەرەکانە بینەران نەڵەن کە ئێرە چۆڵە کەمێکی دیکە هێدی کارمەندانی کوردستان 24 و بەشی نیوز دێنە ئێرە ئەوەی کە دەبینم پرۆدیسەری هەواڵی هەشتە کە لێرە ئامادەیە ئێرە بەشی سایت و سوشیال میدیایە کە بەگشتی ڕۆژانە هەوڵەدەن سەرجەم هەواڵەکان کۆبکەنەوە لە ڕێگای سایت و سوشیال میدیاەوە بە بینەرانی کوردستان 24 بگەێنن ئەم بەشش کە بەگشتی هەموو بەشەکانە کە هەموو بڵین باکوور باشوور ڕۆژاوا ڕۆژهەڵات وە هەروەها بەگشتی دیسکی ئینتەرناشنەڵەش دەگرێتەوە وەکو ئاماژەم پێکرد ئێرە دیسکی پرۆدیسەرەکانەوە ئەو لایەش کە سیستافی ڕۆژ باشێکی لە هیمانەرەکە لەگەڵ ئابووری ئێرسش ئێرە بەشی گرافیکە من بە کورتی عەدلە لێرەیە یەکێ لە کارمەندەکان لە کۆنیشەوە لێرە عەدلە بەیانیت باش سەر بۆ بینەران کوردستان 24 بەیانیا تەژی باش هێرۆ ئیرۆ 5 ساڵ بەسەر دامەزراندنا کوردستان 24 دەرباس دەبێ ئەس پێبوونەیەژی پیرۆزبەهیە لە چەڤاهیا کارمەندێ کوردستان 24 هەروەها بینەر و گۆهداری کوردستان 24 چکەم ئەف 5 ساڵ بە بێلایەنی هێرۆ ئەم لەوێ دەستگەهێ بچیمی بگروپ ئەم ئیش دکەن و ئەس بهێویمە و ئەم دوی کاری خۆدەژی بەردەوام بن و کارێکی باش و هەر بێلایەن
ئەم بە هەفتوورە دەرباز بکەن. دەستخۆش بێ ئاماژە بۆکە عەدلە ئێستا لە ڕادیۆی کوردستان 24 بەردەوامە لەگەڵ جێگرانی کوردستان 24 سپاس دەکە عەدلە ئاماژە بۆ بکەم ئێرە ژووری ئێمەیە ژووری پەیامنێرانە و ئەمە لێرە بەشی مۆنتاژی هەواڵەکانە من هەوڵە دەم بە خێرای بەشی گرافیک ئێرە بە گشتی مۆنتاژی هەواڵ دەکرێت بە ڕێپۆرتاژەوە بە هەواڵەکانەوە لە بەشی پلانمان هەیە لێرە بێگومان هێرۆ بە تایبەت ژووری دوورە بەڵام هەوڵە دەم بەگشتی بەڵێ هێرۆ بێگومان ژووری مۆنتاژ بەردەوام لە دوای کاتژمێر 12ەوە قەرباڵغێکی وا بەخۆیەوە بینێ لە بەرەوەی پامنێران و هەموو کارمەندانیش ئەوانە زووتر کارەکانیان ئەنجام بن و کاری باشتر و زیاتر ئەنجام بن تۆ وردە وردە بڕۆ لای ستافەکەی دیکەش کە بەشی ئایتیمان هەیە بڵێ ئێستا ئەمە بەشی ئینجستا کە ئێمە راپۆرتۆشتەکەمان دێنینە ئێرە کە بە شێوەی ئارشیڤەکە ئێرەش ئەو بەشەیە کە ئێوە ئێستا لەگەڵ قسەکەن کۆنتترۆلی ڕۆژبەش وەکو دەبینن کارمەندان لێرە ئامادەن ڕۆژانە هەوڵەدەن شتە جوانەکان بگەێنن کاک سەرداریش کە پرۆدوسەری ڕۆژباشە نازم دەنگمان خەریکە تێکەڵە بێ کاک سەردار بەیانیتان بەش بە کورتیستان هەیە وەکو ستافی ڕۆژباش وەکو پرۆدوسەری ڕۆژباش بۆ بینەرامە تایبەتی بەرنامێک پیرۆزبای 5 ساڵی دامەزرانی کوردستان 24 لەسەر جەم کارمەندانی کوردستان 24 و کوردستانیان دەکەم هیوادارم کوردستان 24 و بە تایبەتی پرۆگرامی ڕۆژباش شتێکی سەربار کرد بێ بۆ هاوڵاتیان بە تایبەت لە پرسەنەتەوەی نیشتیمانیەکاندا و دڵیان دەکەینەوە کە بە گروتینی زیاتر بابەتی زیاتر کار دەکەین و لە هەواڵ و زانیاری و پێشاتەکان ئاگاداریان دەکەینەوە. زۆر سپاس دەکەم دووبارەتان پیرۆز بە هیوای سەرکەوتنەوە بەرنامەی باشتر و بڕگەی باشتر ئێرەش بەشی دەنگە و ئاماژەمان پێکرد با بڕۆین بەشەکانی دیکە نیشان بدەین با کورتی بەشی کافتریا کاتی پشودانمان بێگومان لێرەیە ئێمە ناتوانێت هەم بەشەکان نیشاندە ئێرە بەشی مەکاپی خانمانە سۆڤان لێرەیە وەکو بێژەری ئەوڕۆ سۆڤان بەیانیت باش ئەوڕۆ بێژەری لە بەشی هەواڵ خۆت ئامادە کردووە ڕۆژ باشە نییە تۆ چتەیە بە کورتی بۆ دامەزراندن یەکەم ساڵیشە لەگەڵ ئێمەی بەڵێ من پیرۆزبایی ئاراستەی خودی جەنابەت و هەموو کارمەندانی کوردستان 24کەم بەس ئەگەر بکرێت دەنگی ئەوە کەم کەین بۆی کە دەنگمان تێکەڵ نەبێت و هیوادارم کە هەروەها چۆن لە سەرەتاوە ئەم دەستگایە بۆ ئەوە دامەزراوە بۆی کە ڕاستترین و دروستترین هەواڵەکان بە هەموو خەڵکی کوردستان بگەێنێت و دەرەوەش بە هەمان شێوە بەردەوام بێت و دووبارە پیرۆزبایی ئەەکەم و پێخۆشحاڵیشم کە ئەم ساڵ من لەم یادەیە لەگەڵتان بەشدارم بۆتە بەشی مەکاوی سەرکەوتو بن دووبارە لەتان پیرۆز بێ ئێرەش کە بەشی MCR بەشی مەکاپی پیاوان بەشی گۆڕینی جلوبەرگ بێژەران پەیامنێران و هەروەها ئێرەش کە بەشی گۆڕینی جلوبەرگی پیاوەکانمانە بێژەرە پیاوەکان ئێرە ژووری میوانە هەر میوانێک کە بێتە ئێرە بێگومان لێرە پێشوازی لێ دەکرێت وەکو هەموو شوێنێکی سەرەتای بەیانە سەرقاڵی خاوێنکردنەوەن و ئێرە بەشی هاوڕێیانمانە لە بەشی پەیوەندیەکان بەشی HR کەمێکی دیکە وەکو کتم دێن ئێرەش بەشێکی جوانی کوردستان 24 لێرەش بێگومان بەشی کۆنتترۆڵە ئێمە هەوڵدن زیاتر لەگە پەیامنێرانە لەم ڕێگایەوە داخل دەبین و ئێرەش کە سەرەتای هاتنە سەرەتای دەستپێک یا بڵین ئەو کە دەرگایە کە دێنە ژوورە تیمەکانی کوردستان 24 و هەموو کارمەندان لێرەوە دێنە ژوورەوە ئەمن هێدی خەیری خەریکم لێەوە نزیک دەبمەهاژە کوردستان 24 دەستگایکی میدیایی گەورەیە شوێنێکی زۆر دڵکراوە و خۆشی هەیە وەکو دەبینن بابینەرانیش داگادار من ڕەنگە هەموو جارێ دەمان بینن لەسەر شاشە بەڵام ڕەنگە نەبینن کە شوێنەکە بە شێوازەکە بەڵام شوێنەکەی زۆر دڵکراوە و خۆشە بە تایبەتی بەیانیان کە بە گوڵ و گوڵزار ڕازاوەتەوە ئێرەوات هەوڵیانداوە کە دیمەنێکی جوان شوێنێکی جوان دڵکراوە بۆ کارمەندانی کوردستان 24 دروست بکە گەبینایکە کوردستان 24 هاوکارم نیشاندا کە بە شێوازەکە بە شێوازێکی پرۆفشنال دروست کراوە تایبەت بە میدیا ئەوەش کە شوێنی ئێوەیە ئەمەش کە ستودیۆی تایبەتە با ڕۆژباش بێگومان ئێوە ئێستا ئێمە دەبینن وە لە دەرەوە بینەران تەنها ناوەی کوردستان ناوەی ئێستۆدیۆ ڕۆژباش دەبینن بەس ئەمە بەشی دەرێت کە بە دیزاینێکی جوان 5 ساڵە هەوڵە دەین 5 ساڵە کار دەکەین بۆ بینەرانی کوردستان 24 هیوادارم توانین کە لە دەستپێکی ساڵی نوێوە ژیانی نوێی کوردستان 24 توانین کە بەرنامە و ڕپۆرتاژ و بە هەموو شێوازە لە خزمەتی بینەرانی کوردستان 24 بین لە سەرجەم جیهاندا. زۆر سپاس بۆ تۆ هێرۆ کە هەمیشە هەماهەنگی یاخود ئەو تێکەڵکردنە دروست کردووە لەگەڵ پرۆگرامی ڕۆژباش و لەگەڵ تەواوی دیسکەکانی دیکە بە ڕێگەی
راپۆرتەکان بێت یاخود ئەو بابەتانە بێت کە ئامادەیەکەیت و بێگومان ئێستاش بینەران زۆر چێژیان بینیوە لە بینینی تەواوی ئەو کارمەندانی کە لەوێ کاریان کردو و بینینی هەموو ئەو باخچەی کوردستان 24 کە ئەگەر گوڵەکان نەبووە ئێستا تۆشمە بینی ئێستا گەڕمەوە لای میوانەکەم کاک فاڕۆ کە بەیەکەوە دیمەنی ناو ستۆدیۆمان بینی ناو ئەو کارمەندانەمان بینی کاک فاڕۆق پێم بڵێ چ بەسەرهاتێکی زۆر ناخۆش یاخود ئەگەر هەبێ بە پێچانەوە خۆشیش بێ باشترە لە ماوەی ئەم 5 ساڵەدا لە زەهنی تۆیان ماوەتەوە یاخود لە بیرۆری تۆیان ماوەتەوە و لە بیرە ناچێت بەڵێ هەر لە سەرەتای پەخشی کوردستان 24 ئەو کاتێک کە دەستی بەکار کرد من هاتم بۆ ئێرە و بێگومان 5 ساڵیش یادگاری خۆش و ناخۆشی تێدەکەوێت و مادووبوونێکی زۆریشی ویستووە و بەڵام ئێمە هەمیشە وەک باسم کرد پێشتریش کە لە خزمەتکردن سڵمان نەکردوێتەوە و بەو پەڕی دڵسۆزیەوە کارمان کردووە کۆمەڵێک ڕووداوی ناخۆش لە کاتی ئیشکردندا بەسەرمان هاتووە بۆ نمونە ئەو کاتێک کە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی داعش هەندێک لە کەسانی ئازیزانمان شەهید بوون و هەندێک ناوچەمان لە دەستدا سەرەتا کە بەڕاستی جێگەی داغ بوو بۆ ئێمە کە ڕووماڵی هەواڵەکانمان دەکرد بە خەفەتەوە ینی بەڵام دواتر کە دەست بە پرۆسەکانی ڕزگارکردنەوە کرا ئەمە جێگەی دڵخۆشی و خۆشحاڵی ئێمە بوو هەرچەندە قوربانی زۆری دەویست ڕاستە بەڵام لەگەڵەوەشدا دڵخۆشێکی زۆری تایە کە ئێمە هەمیشە توانیومانە بەو قوربانیدانە بتوانین بەرهەمێکی باش پێشکەش ببینە و بیسەرکەین زۆر سپاس بۆ تۆ کاک فاڕۆکان بەیانێ لەگەڵمان بووی بە هیوای کاری باشتر و بەردەوامی و ماندوو نەبوونتان سەرکەوتن بۆ ئێوە بۆ ستافی ڕۆژ باش دەخوازم هیوادارم هەمیشار سەرکەوت و سەربەرز بن بۆ خزمەتکردنی بینەرانی زۆر سپاس بە هیوایین بۆ ئێوەش هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ساڵیادی دامەزرانی کوردستان 24 دەڵێن کوردستان 24 لە ڕێگەی تۆڕێکی فراوانی پامنێران لە کوردستان و وڵاتانی جیهان بە خێرایی و بێلایەنانە ڕوودا و پێشهاتەکان ڕووماڵ دەکات و بە دوواداچوونی وردیان بۆ دەکات بە تایبەت ئەو بابەتانەی بۆ پێکاتەکان جێگەی بایەخن هاوکات سەرنج و پێشنیازەکانیان بۆ کوردستان 24 دەخەنە ڕوو بابەیەکەوە بیبینین زۆر کەناڵێکی پرۆفیشناڵە زۆر پێشکەوتووە من ڕۆژانە لە دوکانی خۆم لە سەرتاشخانە متابعی هەواڵەکان دەکەم کەناڵێکی ڕازگۆیە زۆر پرۆفیشناڵی ئیش دەکا بەڕاستی هیوادارم زیاتر پێشکەوی زۆریش پێشکەوتووە زۆر خەڵک بینەریتی لێرانە ڕۆژانە بەردەوام خەڵکانی دەنە لە ئێمە سەرەتای داوا دەکەن کەناڵ بیستارمان بۆ بکەنەوە بۆی تەماشای هەواڵەکان کەین کە نیشانەی ئەوەیە کە کەناڵێکی پێشکەوتووە و هیوادارم پێشکەوتوتریش بی لە ڕۆژی دەست بەکاربوونیان و کەناڵەکەیان بە نەفەسێکی نوێ مۆدرنەوە هاتنە نێو میدیای کوردیەوە کە بەرنمەکانیان و پرۆگرامەکانیان و لە لانی دیزاین و تەکنیکیشەوە جیاوازیەکی بەرچاوی هەبوو لەگەڵ کەناڵەکانی دیکە ئەوە هۆکارێک بوو کەوای کرد بینەرێکی زۆر و خەڵک زیاتر متابعی کەناڵەکە بکات واروها فرەچەشنی و هەمەڕەنگی کەناڵەکانیان وای کردووە کە بینەرێکی زیاتر لە خۆی کۆکاتەوە من وەک بینەرێکی بەردەوامی ئەم کەناڵە جوانە لە بواری سیاسی وەرزشیدا کە هیچ درێغیان نەکردووە هیوادارم هەمیشە بەردەوام و سەرکەوتوو بن هیوادارم بە زیاتر بوار بە باری شەقامی جنگە پارێزی بدرێت دامەزرای کوردستان 24 بە شێوەیەکی بەرچاو گرنگی داوە چ لە ڕووی هەواڵ و زانیاری یاخود گواستنەوەی هەواڵە زانیاریەکان چ بە شێوەی راپۆرت بێت یاخود بە شێوەی چاپێکەوتن یاخود بە شێوەی لایڤ ڕاستەوخۆ بێت کە گرنگێکی زۆریان پێداوە هیوادارم لە ئایندە بتوانن بە گروپینی باشترەوە ئەو هەواڵ و زانیاریانە ئەرکە میدیانەی کە لە سەرشانیان بتوانن بە شێوەیەکی باش و زانستیانە جێبەجێ بکەن کە بەڵێ ئێستاش دەچینە زاخۆ کە هاوکارمان ئیسلام یوسف لەگەڵمان دەبێ بزانین زانیاریەکان لای ئیسلام چییە بەیانیت باش ئیسلام ڕۆژت باش بە هیوای تەندروستێکی باش لەگەڵەوەشدا پیرۆزبایی یادی دامەزرانی کوردستان 24 لە یەکەم بله ویا دل خو لو الهمی کارمندا و الهمی بینریم کردستان 24 پیروز کم البته 5 سال پریت کوشان دی بیا و میدیا دا کردستان 24 در باز کردن و که همی ولاتی جی باز دکن کوچوا جاو کرد و کردستانی هم بیا لنافخا و در و پیام راست و درز جا آرمان جا کردستان 24 بیا البته سرباری و ایکیجی کو بلند کردن هستان نتوایی مجار نتوایی جمجارن هری پیشینی کردستان 24 بین دوی مویدا
جبر هەندێ 24 شایە ببتە زمان حالێ خەلکێ دناوا خەلکێدا هەردەم خودیتیە و خەلکێژی کوردستان 24 دا خودیتیە نهاژی ئەس دناوا بازار زاخۆدانم یەک ژەکتەرێن کومێدیەن زاخۆ لەوێ دەریەکە جمعە سپێداوە باش بتن جارێ ئەفریکا ساڵیەدا دامەزراندنا کوردستان 24 وان 5 ساڵەوە چاوە کوردستان 24 دیتە یەک شوان ئەکتەرا بیەک و حتا فیچەر لەسەر دە بخۆژی و لەسەر مەمووی ژیهاتیە چێگرن 24 ئەول جار سوپاسیاتە دکەم و ڕێزە سڵاوێت من بۆ تەلەڤزیۆنا 24 هەنا ئێکی 11 سەر ساڵای پیرۆز دکەم سڵاوڕێز بووە هەمانە خزمەتەوە پێش چاوەیە 24 خزمەتێک بەرچاوە هەی ئەvە 5 ساڵانە گەلێک خزمەت تا شتێدا دیتێت و داخوازە چت کێت شتێکی لێ بێتە زێدەکردن خۆدێ داخوازەماوە هەموو بچێک بەرنامێتدا کۆمێدیش هەبن نافرە کۆمێدی هەبن وەرگەلە تەخوا ساڵش میکردین من مەمووی تایکردین سڵاوڕێز بوو تەژانە ئەس دمایی کەس وەرگرنجبەر کە دەما مەژە کوردە کا شعبان از بسیارە تێژ بکەم ئەمر سەر ساڵا کوردستان 24 ئەگەر ترابیەش پیاوە بوو من بەحەز بکێ وەت بیمەوەیدا کەماڵ چاوە دیتە خودی که ڕێز و سڵاو بوو قەناتەی 24 ڕاستی ڕۆمانە خۆیە های و دەورێ خۆشی ئینە زمارێ شنگاڵێ بگرە گەلە عەردا ڕاستی ڕێز و سڵاو بوو قەناتەی 24 سەرچاوی وەتەن خێر و سەلامەت بەێ هاژەش بەر و دەم کوردیس نەچارم باڵوە بەگەرم ئەگەر نە هاوڵاتیان زێدە لەوێ دەرێ هەنە ناوە بازاڕیدا وانجت خواست باخن و vê yadê li me û li we û li xwe bîneran hemûyan pîroz bikin dibare tej pîroz bît û hemî hevkar û hevalan بەڵێ زۆر سواز بۆ تۆ ئیسلام کە لەگەڵمان بووی لە جاخەوە بێگومان ئەگەر کاتی زیاتر هەبوایە پێمان خۆش بوو سواز بۆ تۆ بۆ میوانەکانیشە ئێستاش ئێمە جگە لەوەی کوردستان 24 شاشەیەکی ڕەنگینی هەیە جیاواز لەوە رادیۆی کوردستان 24 و هەروەها ماڵپەری کوردستان 24شمان هەیە سوۆشیال میدیای کوردستان 24 کە ئێستا بەڕێز ئەیوب محەممەد بەرپرسی وەبسایتی سوۆشیال میدیای کوردستان 24 لە سۆدیە لەگەڵمانە و هاوکات لەگەڵەوەشدا کە گوێبیستی پێم نێران بووین چۆن دەنگدانەوەی کوردستان 24 هەبوو لەگەڵەوەدا کاگەی و بەخێر بی پێمان بڵێ تا چەند کاریگەری هەیە بە تایبەت وەبسایتی کوردستان 24 بە چەند زمانێک کار دەکات و جگە لە کوردی ئێوە زیاتر بابەتەکانتان لە چ زمانێکی دیکەدا گرنگی هەیە و بینەر و بیسەری زیاترە زۆر سپاس پیرۆزبایی پێ ساڵی دامەزراندنی و دەستکردنی پەخشی کوردستان 24 لە تاوی کارمەندان پیرۆز دەکەم بێگومان گەیاندنی پەیام بە زمانی جیاواز وا دەکات نەک تەنها هەر لە ناوخۆی کوردستان بەڵکو لە دەرەوەش بەبیە سەرچاوی هەواڵ بۆ ناو کوردستان بۆ دەرەوەی جیهان کە یەک لە دروشمەکانی کوردستان 24 ئەوەیە کە کوردستان بە جیهان بناسێنی بەو ئەجێندا نیشتیمانیە کە ئێستا هەیتی و کاری لەسەر دەکات بۆیە لە چوارچێوەشدا بە زمانە جیاوازەکانی جیا لە کوردی بە عەرەبی ئینگلیزی فارسی تورکیش هەواڵ و زانیاری ڕۆژانە بڵاو دەکەینەوە بە زمانە جیاوازەکان لەگەڵەوەشدا بە زمانی کوردیش بە کرمانجیش هەیتمان با بڵێن بۆ وەرگرانمان لە باکووری کوردستان و لە ڕۆژاوە بەڵێ کاگیوب لە ساڵی 1932 ئەو کاتکە تەلەڤزیۆنی BBC بۆ یەکەم جار پەخشی دەست پێ کرد ئاژانس یاخود دەستگای نیویۆرک تایمز ڕایگەیاند کە هاوڵاتیانی ئەمریکی کاتیان زۆر نابێت بۆ بینینی تەلەڤزیۆن ئەو کات واوترا بەڵام ئێستا لەگەڵەوەی کوردستان 24 گرنگی داوە بە شاشەکەی لەگەڵەوەشدا سوۆشیال میدیای هەیە تا چەند سوۆشیال میدیا توانوێتی ڕۆڵی زیاتر ببینێ یاخود هەواڵ و زانیاری زووتر بگەێنێت و ئەو فراغە بۆ بینەران پڕ بکاتەوە کە کاتیان نەبێت ئەگەر دانیشن بە دیار تەلەڤزیۆنەوە بەڵێ خۆی پێشکەوتنی تەکنەلۆژیای پەیوەندیەکان بە تایبەتی لە بواری پەیوەندیەکان ئەو زۆر شتی گۆڕی لە بواری میدیا بە تایبەت چکە میدیا هەوڵی داوە هەموو ئەمرازە بەردەستانەیە کە بۆ گەیاندنی پەیام بەکاردێت بۆ خۆی بەکاری بهێنێت و بە شێوەیەکی سەرکەوتوانە سوودی لێوەربگری بێگومان تەکنەلۆژیای زانیاریەکان بە تایبەتی لە بواری پەیوەندیەکان ئەو شتانێک گۆڕیوە بۆ نمونە ئێستا بینەر پابند نییە بە کات و ساتێکی دیاریکراوە بۆ ئەوی دایبنێت تەرخانی بکار ڕۆژانە لە بەشەکی ژیانی خۆی بە دیار شاشەی تیڤیەوە بەدیلی ئەوە سوۆشیل میدیای وێبسایت ئەو شتانی هەموو بەردەست کردووە چونکە با بڵێن ئەو تەکنەلۆژیا گەورەیە وای کردووە یعنی ئەو خیارە بداتە ئەو هەڵبژاردەیە بداتە بەردەستی وەرگر هەم بۆ ئەوەی کاتێک بۆ خۆی سەیری تیڤی دەکات بۆ ئەو شتانێکە بە خۆی حەزی لێتی
لەگەڵ ئەوەشدا تەنها جیهانێکی تایبەت بۆ خۆی دروست بکات لەو بەرنامانە بۆ نمونە بەکارهێنەر لەسەر ئەساسی بنەمای حەز و خولیای خۆی سەیری ئەو بەرهەمە تیڤیانە بکە کە ڕۆژانە بڵاو دەبنەوە بۆ نمونە چەندین خاصیت و تایبەتمەندیوان لە سوشیال میدیا لە وێبسایتەکان هەیە بۆ خۆت هەواڵەکە سیف دەکەی یانە بابەتە سیف دەکەی دواتر سەیری دەکەیەوە لەوانەیە ئەو کاتە کاتت نەبی ئێستا جیا لەوەی کە خەڵک کاتی نییە بۆ شاشە کاتی کەم بووتەوە لە مۆبایلەکەی خۆیەوە هەموو جیهان دەبینی نەکە شاشەی دیاریکرا بە تایبەتی ئەوانە وای کردووە زۆر خاصیەتی دیکە هەیە وای کردووە بەکارهێنەر زیاتر ئالوودەی سوشیال میدیاش بی تەنانەت بە شێوەیەک وای لە هاتۆ بڵێن ئالوودە بی چونکە هەموو ئەو شتانەی خۆی حەزی لێ بە خولیای خۆی لە لای خۆی سەیوی دەکات دواتر بە پیژێری کاتی گونجاوی خۆی سەیری دەکاتەوە ئەو ژوای کردووە پێویست نەکا کاتەکی دیاریکراو لە دیار تەلەڤیزیۆن بەسەربەری ئێستا لە زۆربەی ماڵەکاندا تقریبا تەلەڤیزیۆن وجودێکی کەمتری هەیە لە چاوزاران هەر کەس سوشیال میدیا و وێبسایت با بڵێن ئەکاونتی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتی جیاوازەکان هەیە بە گوێرەی ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە بەکارهێنەر بۆ خۆی بڕیار لەسەرەوە دەدات چ ببینی چ نەبینی لەگەڵ ئەوەشدا ئێستا شتێکی دیکە زۆر بەوازحی گۆڕاوە کە بینەر یان وەرگر تەنها بەوە ڕازی نییە تەنها وێنەک ببینی یان تەنها گوێی لە هەواڵەکە بی دەیهەوێت ئێستا بۆ خۆشی قسەی خۆی هەبی لەسەری ئەوش بە زۆری لەسەر بەتایبەت لە ڕێگەی کۆمنتەکانەوە ئەو شتانە دەبیندرێت زۆر جاری واشەیە ئەو کۆمنتانە دەربڕی ڕای خەڵکە لە هەمان کاتدا وای کردووە ئەو بینەرە تەنها شتەکە نەبینێت بۆ نمونە بۆ چوونی خۆشی لەسەری بدات ڕاستە یاخود کاریگەری هەبێت لەسەر کاگەی و بەو پێی کە تۆ بەرپرسی سوشیال میدیای کوردستان 24 ئاگاداری هەموو ئەو بابەتانی کە بڵاوەکرێتەوە ئەو بابەتانی کە بڵاوکرێنەوە زیاتر کامانن کە بینەریان زۆرە بڵێ خۆی بابەتە کۆمەڵایەتەکان زیاتر لەگەڵ یعنی خاصیتەکانی تۆڕە کۆمەڵایەتەکان یەکتر دەگریتەوە بە تایبەتیش زیاتر ئەو بابەتانی کە لایەنی عاتیفەی وەرگریان سۆزی وەرگر ڕادەچێشی ئەمە دیقەتمان داوە ینی چەند پەیامی بە ئەنواع و ئەشکال با بڵێن شێواز تاقیمان کردوتەوە کە زیاتر ئەوانن کە بابەتی کۆمەڵایەتین کێشەکەش ئێستا بە ڕوونی باسی دەکەم کە لەبەر چ وایە یەک بابەت یەک وێنەیەکی عاتفی لەوانەیە هەموو ڕووداوەکەش نەبی زیاتر سەرنجی خەڵکی زۆر ڕادەچێشی بەلای خۆیدا وێنە زۆر کاریگەری هەیە زیاد لەوەی کاریگەری وێنە هەیە بەداخەوە ئێستا ینی وای لە هاتووە هەندێک وێنە بە ئەم قەست دەستکاری دەکرێت یان ئەوە تەیە کە بەشەشی وێنەکە دیاری دەکرێت چکە وێنە گەورەکە نەبینی ئەو ناتوانانی بڕیار بدەیت بەداخەوە بڕیاردانی زووش ئێستا وای کردووە لە تۆڕە کۆمەڵایەتەکان زوو بڕیار لەسەر شتەکە دەدەن وێنەک بەشەکی وێنەکە دەبینن لەسەر ئەو بەشەی وێنەی یعنی لەسەر بەشەکی بچووکی ڕووداوەکە دەبینن نەکەم ڕووداوەکە بەداخەوە دەبی هەموو ڕووداوەکە ببی ئینجا ئەتو بی کۆمنت بە کۆمنت یان بە هەر شتێکی کە ڕێی خۆت لەسەری بدەیت جا بۆیە ئەوە یەک لە ئیشکالیاتەکانی تۆڕە کۆمەڵایەتەکانە بەگشتی و با بڵێن میدیای ئینتەرنێتی یان میدیای نوێ ئەوە دەبی کە وەرگر لەسەر بەشەکی بچووکی ڕووداوەکە بڕیار دەدات نەکەم و ڕووداوەکە ینی بابەتێکی دیاری کراوە لەگەڵەوەی ڕۆژنامەنووسان لە کوردستان 24 بەردەوام لەگەڵ وێنەکان چەندین ڕوونکردنەوە زانیاری دروست بڵاوەکەنەوە کاگەیوب ئەو وەک وەزانین تۆڕە کۆمەڵایەتیەکان جیهانێکی زۆر بەرفراوانە و بە هیچ شێوەیەکیش ناتوانرێت تەواو کۆنتترۆل بکرێت بەڵام کوردستان 24 یاخود وێبسایتەکەی تا چەند توانیوێتی سەرجەم ئەو یاخود ئەو بابەتانی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەیە بە شێوەیەکی ڕاست و دروست و بەبێەوەی کە ببێتەوەی شڵەژای لای خەڵک یاخود کاریگەریکی نەرێنی هەبێت لە سەریان بڵاو بکاتەوە خۆی کوردستان بزار لەسەر ئەساسی ینی تیۆریەک ئیش دەکات ئەو تیۆریە پێی دەڵێن بەرپرسیارەتی کۆمەڵایەتی کە تیۆریکی نوێ دوای تیۆری لیبرالی هاتووە کە زۆر ئەوە لە بەرچاو دەگری کە ئەو بابەت توشتانە بڵاو دەکاتەوە دوجار نەبیتە شەوی شێواندنی ئاسایشی کۆمەڵایەتی یان تێکدانی بار و گوزەرانی خەڵک یان بەهۆی بڵاوکردنەوە ئێستا بەداخەوە شتێک لە سوشیال میدیا بەتایبەتی لە کوردستان تقریبا لە زۆر شوێنی دیکەش بەرچاو دەکەویت کە هەموو شتێک دەکەن لە پێناو لایک و کۆمنت کە ئەوە زۆر غەڵەتە یعنی هەڵەیەکی کوشندەیە بەڕاستی بۆ داهاتوو کە لایک و کۆمنت ئەوە ناهێنی یعنی ئەتوو بێ شێوی کۆمەڵایەتی بنێەوە ئەمە لەسەر ئەو ئەساسە کار دەکەیت دەیان شت هەبووە کە ویستمانە بڵاوکەینەوە بەڵام دەیان پرسیار لە خۆمان دەکەین کە ئایا ئەوە سوود بەچێ دەگەێنی قازانجی بۆ چیە بۆ نمونە تا چەند باشە بۆ ئاسایشی کۆمەڵایەتی بۆ خەڵک بە تایبەتی هەندێک هەواڵ هەیە زۆر کاریگەری لەسەر
نفسێتی خەڵک دەبی بە تایبەتی لە هەندێک کاتی دیاریکرا بۆ نمونە تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی کە چەند ڕووداوەکی نەخوازرا و ڕوویدا لە یەکێک لە شارەکان قوتابیەک بەهۆی ڕووداوەکەەوە جانی دەستدا بوو ناکرێ ئەو بڵاوکەی چکە دەرونی هەرچی قوتابی پۆلی 12 تێگەێتەوە ڕاستە کاگەی لەگەڵ ئەوەی کە باسی ئەوانت کرد بەڵێ بەنیاز نین کە وەبسایتەکە هیچ نوێگەریەکی تیا بکەن بێگومان ئێوە ئێستا باش باسکردەگەنە دامنابوو بەشێک لە ئەوەکەی لە پرسیارەکەی ئەوە بێگومان ئەمە ئێستا خەریکین ئەبدەیتی نوێنە هەم لە ئەپلیکیشنی موبایل هەم لە وبسایتەکە هەم لە تۆڕە کۆمەڵایەتەکەش با بڵین کە بە ستایل و شێوازی نوێ لەمە پاش کار بکەین بەڵام ئەوە کاتی ئێستاوا خەریکی ئەو گۆڕانکاریان زۆر باشە ماندوونە بن و بەردەوام بن ئینشاءالله زۆر سپاس بۆ بەڕێستان دووبارە سپاس بۆی کە ئەمڕۆ بەشدار بوون و ئەو زانیاریانت بە بینەران و بیسترانیش ڕاگەان کە لە وەبسایتەکە بەڕێواچێت زۆر سپاس بۆ بەڕێستان ئەمڕۆ کە سیوێکی ئۆکتۆبەرە ساڵانە لەم ڕۆژەدا لە زۆربەی وڵاتانی ئەوروپا و ئەمریکا یادی جەژنی هەڵوی نەکرێتەوە یاخود جەژنی مردووان کە چەندین چالاکی و ئاهەنگی جۆرا و جۆر ساز دەکرێت لەم ڕۆژەدا لە بەشێکی وڵاتانی وەک جەژنێکی نەتەوەی و ئاینی و کولتوری وە یادیەکرێتەوە بەڵام هێشتا لە هەرمی کوردستان بۆ بۆچوونی جیاواز لەسەر ئەو جەژنە هەیە هەندێک پێیان باشەیاد بکرێتەوە هەندێکیشنا ئەم ساڵیش بەهۆی کۆرۆناوە بە شێوەیەکی بەرفراوان یادی جەژنی هەڵوین ناکرێتەوە. چەند ڕۆژێکە لە زۆرێک لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا ئامادەکاری دەکرێت بۆ جەژنی هاڵوین وەڕازاندنەوەی ماڵ و شەقامە گشتیەکان و ناوکۆڵانەکان بە چەندین شێوازی جۆرا و جۆر و ترسناک کە خۆی لە چەندین جۆری وێنەی سەرسوڕهێنەر و ماسکی نامۆ دەبینێتەوە. ئەم جەژنە بە بۆنەیەکی کۆمەڵاتی ناو دەبرێت و هەموو ساڵێک لە سیویەکی ئۆکتۆبەر خەڵک بە جلوبەرگی نامۆ و سەرنجڕاکێش دێنە سەر شەقامەکان و خۆشی دەردەبڕن و ئاهەنگ دەگێڕن. زۆرێک لە شارەزایانی بواری فەرهەنگیش لە ئەمریکا و ئەوروپا بە پێچەوانەی کریستیانەکان ئەم جەژنە بە جەژنێکی ئاینی دادەنێن و هەروەها بە بۆنێکی تایبەت بە خەرمانکۆکردنەوە و ئامادەکاری بۆ وەرسی سەرماش هەژماری دەکەن. تا ڕادەیەک لەگەڵ بیرروباوەڕی کریستیانەکان تێکەڵ بوو وەک تایبەتمەندیەکی ئەوانی لێ هاتووە. ساڵانە بە چەندین ئاهەنگ و چالاکی و دەربڕینی خۆشی یادی جەژنی هاڵوین دەکرێتەوە بەڵام ئەم ساڵ بە هۆکاری بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا جێبەجێکردنی ڕێکارە تەندروستەکان چالاکی و ڕێوڕسمەکانی تایبەت بەم یادە بە شێوەیەکی فراوان بەڕێوە ناچن و تا ڕادەیەک سنووردار کراون. هەرچەندە بۆ چوون و خوێندنەوەی جیاواز لەسەر یادکردنەوەی جەژنی هاڵوین وەک بۆنەیەکی نەتەوەی و کللتوری لە هەرێمی کوردستان هەیە بەڵام بەشێک لە گەنجان بە مەبەستی بەسەربردنی کاتێکی خۆش و بە ئەنجامدانی چالاکی و ئاهەنگ یادی ئەو جەژنە دەکەنەوە و جلوبەرگی ڕەنگا و ڕەنگ و نامۆ دەپۆشن. کوردستان 24 هەرگیز بێخەم نابێت لە بڵاوکردنەوەی هەر زانیاریەک یاخود هەر هەواڵەیە کە ناوخۆی و ناوچەی و جیهانی بێت یاخود پێدانی هەر بابەتێک کە سوودی هەبێت لە ژیانی ڕۆژانەی ئێوەدا و بێگومان لە ڕۆژ باشیشدا بە هیوای ڕۆژێکی خۆش و پڕ کامەرانی و هەر شاد بن.